دۆستانی بەڕێز خۆشەویستان، شەوگاتان خۆش بێ بەڕێزان، چ ئەوانەی کە لە کوردستان و چ ئەوانەی کە لە ئەوروپان یا لە وڵاتانی ئەمریکا و کەنەدا و هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیاە هیوادارم کە لە خۆشی و لە باشی و لە ئاسوودەی یا بژین، بەڵام هەتا بنەماڵی بازانی مابێ کورد خێر و خۆشی بەڕاستی لە خۆی نبینێ. ئەم شەو بابەتەکەمان تایبەتە بە بنەماڵی بارزانیەوە و تایبەتە بەوەی کە شێروانی و چەند کەسێکی تر کە 5 کەسن ئەمانە لە حکمێکی قەرەقوشیە دەستگای پاراستن و پارتی و بنەماڵی بارزانی حکمی 6 ساڵ زیندانیان بۆ بڕینەتەوە کە ئەوانە خەڵکانی مێدیاکار و خەڵکانی ڕۆژنامەنووس و خەڵکانی ئازادی خوازن و بەناوی ترۆر و بەناوی جاسوسی و ئالەم بابەتانەوە ئەم حکمیان داوە. ئیتر ئەمە بنەماڵی بازانیە و بەڕاستی هیچ کارێکی بنەماڵی بازانی ئێمە تووشی شۆک ناکە، چونکە مێژووی بنەماڵی بازانی هەر ئەمەیە لە حەقیقەتە. ئەگەر کەسانێک چاوەڕوانی ئەوەکەن کە لە بنەماڵی بازانیە شەرافەتمەندی هەبێ، ئەوە بەڕاستی نایبینێ بە حیاتی. ئەگەر شتێکی چاوەڕوانی ئەوەکەن کە بنەماڵی بازانی بە نمونە ئەتوانن بچووکترین قازانجیان بۆ خەڵک هەبێ، ئەوە بەڕاستی چاوەڕوانەکان بێهودەیە. یعنی چاوەڕوانی لە بنەماڵی بازانی تەنها و تەنها ئەوەیە کە تۆ چاوەڕوانی خیانەت، کورتفرۆشی، شەڕی ناوخۆ، دزی و تاڵانی، بێئەمەکی، بێئابڕوویی، هەموو ئەمانە ئەبێ چاوەڕوانی دەکەی بەڕاستی. عزیزان، هیچ کەسێک ئەم شەو ڕوو نەکاتە ئارام ئەحمەد دابنیشێ بڵێ بەڕێزەوە قسە بکەوە. من ڕێزی دیکتاتۆر ناگرم، من ڕێزی فاشزم ناگرم، من ڕێزی ئینسان کوژ ناگرم، من ڕێزی دز ناگرم. بەڕاستی ڕێز ئەزانی بۆ چێدانراوە، ڕێز بۆ ئینسانی بەڕێز دانراوە، بۆ ئینسانی محتەرەم دانراوە، بۆ ئینسانی شەرافەتمەند دانراوە. ناکرێتەوە کابرا بە ئاشکرا دز و جەردەیە تۆ چاوەڕوانەوەی کە من ڕێزی لێ بگرم. باشە، ناکرێتەوە کابرا نیشتیمانە فرۆشەیە، کابرا خائینە، کابرا هەموو مێژووی بگوشە ئاوا چڵکاوی لێ چۆڕێ، تۆ بێی چاوەڕوانی ئەوە لە ئارام ئەحمەدی کە ڕێزی لێ بگرێ. من ڕێز لەمان ناگرم بەڕاستی، سوکایەتی ناکەم بە بێ ڕێزی لە حەقیقەتە. ڕێزگرتن لە مەسعود و مەسرور و بنەماڵی بازانی بەڕاستی شوورەیە، بەڕاستی عەیبە لە حەقیقەتە. بە هەر حاڵ دوێنێ ئاگامان لێ بوو کەچی گوزەرا باسیەکەین. ئەم بەیانیە شێروانی، شڤان سەعید، ئەیار کەرەم، هەریوان عیسا، گۆهدار زێباری، ئەم 5 کەسە لە دادگایەکی فاشستانەی خێڵەکی بنەماڵی بازانیە 6 ساڵ حکم دراون لە خوت و خۆڕایی. بەڕاست ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی؟ بۆ ئەو یاسایی کە پێیان ئەوتی یاسای تیرۆر. ئەم شەو بۆتان باسەکەم خۆشەویستە، واتەی یاسای ژمارە 7 ساڵی 2018. باشە، ئەم یاسایە نوێ کرایەوە کە کۆن بوو. بەڕاستی لە بیریشمانیت کە کێن بوون ئەوانەی کە تازیان کردەوە یارمەتی بنەماڵی بازانیاندا بۆ تەسبیتکردنی ئەم یاسایە. هەر ئەو یاسایی کە نەوشووە مەسەفای یا بە دادگا بە ناوی ترۆرەوە. بەڕاستی چونکە دەمێکە بنەماڵی بازانی لەگەڵ هاو ئاواز و هاو ئاخوڕەکانیە هەوڵی ئەواداکە بە هەر لەگەیەک بێت دەمی ببەستێت، دەمی خەڵک ببەستێ. بەڕاستی هەر لەبەرەوەیە ئەو یاسای ژمارە 7 ساڵی 2018 کە تازە کرایەوە ئەوە بنەماڵی بازانی کردی و ئێسەیش ئەوانەی کە دەستیان هەبوو لەو کارەیە یەکەیەکە ڕسوایانەکەم و بەڕاستی ناوەکانیان هەبوو. باشە، چونکە لە مادەی 2 ئەڵێ پێویستە لە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. لە 2018ەوە کە یاساکە هی 2006 ئەوانە بوو، لە 2018 تازە کرایەوە بە فیتی بزوتەوەی گۆڕان و بوو بە عەمەلی و بوو بە یاسایی. ئەتوانێت هەر دقیقەیەک تۆ لەسەر ئەوەی کە ڕەخنە لە مەسعود بازانی بگری بدا بە دادگا بە ناوی ترۆرەوە، چونکە یاسایەکی سەپت کردووە بە خەزانجی مانەوەی بنەماڵی بازانی. خۆشەویستە، هەر ئێستا من کە ڕەخنە لە بنەماڵی بازانی ئەگرم، باش نییە کە من بنەماڵی بازانی پێ خائین و پێدزە. ئەگەر لە هەولێرا بێ بمگرن یەکسەر بەو یاسای تیرۆرە ئەمە بەدادکە. باشە، ئەڵێ ئەوەی کردووە، تەشیری کردووە، سوکاتی کردووە، ئەوەیە یەکسەر ئەداتەوە. باشە، کێژ ئەمەی کرد؟ بەڕاستی ئەو کەسانەی کە یارمەتی دەرچوونی ئەم یاسایەیاندا یوسف محەممەدی گۆڕان، عەلی حەمە ساڵح، برزۆ مەجید و بەهار بوون. خۆشەویستە،
کەچی ئێستا عەلی حەمەساڵە باوەش بە مناڵەکانی ئەوانەکە فرمێسکی تیمساحیان بۆ ڕێژێت هەی منافق هەی زۆڵ باشە هەی ساختە ئەو کاتەی کە بەندە و خەڵکی زۆر هاواریانە کرد ئەیانۆ یوسف محەممەد و عەلی حەمەساڵە ئێوە بۆچی ئەمەتان کرد بۆچی ئەم یاسایەتان ئاواریە کرد باشە بۆچی دەنگداندا بە یاسای تیرۆر ئەو کاتە 100 جار من ئاوا هاوارم کردووە وتم بابە ئەم یاسایە تێبپەڕێ لە پەرلەمانە سبەینێ هەر کەسێ دژی بنەماڵەی بازانی ڕەخنەیە بگرێ ئەیا بەدا بە بەو یاسایە ئەیا بە دادگا ئەوە ئەمڕۆ هاتە دی بەڕاستی باشە کەچی ئەمانە لەگەڵ گورجی بنەماڵەی بازانیە گۆشتەکە ئەخۆن لەو لایشەوە لەگەڵ مەڕەکانە خەریکی شیوەن و شەپۆڕن باشە حتا ئەمانەیە کێتیشیان ڕاکێشا دەنگی بەو یاسا بێشەرمانەیەدا بەڕاستی هەمومان بیرمانە ئەمڕۆ یەکێتی کۆبوونەوەی کردووە سەرکردایەتیەکەی لە یەکێک لە خاڵەکانە ئەڵێ داوای پیاچوونەوەیەکە کە ئەم کەسانە دادگایکی ئاشکرا دادگای بگەن بچنەوە بە کەیسەکانیانە بەڕاستی هیوادارم هەر قسە نەبێ بە عەمەلی بیکەن بە عەمەلی نەتەنها بە قسە و لەسەر بەیان نامە سەر کاغەز بە عەمەلی باشە ئێوە هەمووتان لەم حکوومەتەیە بەشدارن لە تەسبیتکردنی ئەم یاسایە بەشدارن باشە ئەوە ئێوەن کە حکمی ئەوانشتان داوە بەڕاستی بزوتەوەی گۆڕان لەم یاریە بەشی شێری بەرەکەوێت لە واقع کەواتە بۆچی وەکو ڕێوی گەڕ فرمێسک هەڵەڕێژن باوەشەکە بە مناڵەکەی عەلی حەمەساڵح و نازانم ئەم یاساوە دەرگە تۆ خۆت یاساکە دەرکرد عەلی حەمەساڵح یوسف محەممەدی ساختەکار تۆ خۆتان واشۆتان کرد خۆتان دەنگتاندا بەو یاسایە ئەو کاتە ئێمە هاوارمان کوتمان ئەم کارە مەکەن ئێوە چون دەنگتان نا بەم یاسایە یاسای ترۆر و یاسای سەرۆکایەتی ئێوە تەنگ دەنگتان پێدا ئەی ئەو کاتە پێمان نەوتن ئاگادارمان نەکردنەوە نەمان و ئەم کارە مەکەن نەمان و ئەمە خیانەتە نەمان و سبێنێ کەس ناتوان ڕەخ لە بنەماڵی بازانی بگرێ لە پەرلەمانە تەسبیتان نەکردیەوە فەرموو بە ئەمریکاڵێ بنەتەوە یەکگرتوەکانەڵێ یەکسەر ئەڵێ بە پێی یاسا پەرلەمان دەنگی لەسەر ئەم یاسای ترۆرە داوە و ئەمانە ترۆرەکەن ئەمەیەکەن ئەوەکەن و ئیشەکەی خۆیەکە کاکەژێ ئێوە دەنگتان پێدا ئەی ئێستا بۆچی یەکگرین عەلی حەمەساڵح ئێستا بۆ ئەڵێ ئەم یاسایە وایە ئەی بۆ دەنگتدا ئەی بۆچی واتان لە ئێمە کرد ئەی شەڕی ئێمە لەگەڵ ئێوە لەسەر چی بوو ئادەی یوسف محەممەدی ساختەچی لەسەر چی بوو شەڕی من لەگەڵ تۆ یا زەحمەت نەبێ لەگەڵ چیا بوو لەسەر چی بوو لەسەر ئەم بێشەرەفیە نەبوو لەسەر ئەوە نەبوو کە ئێوە بوون بە بەردەباز بوون بە پیاڵاوی پێی بنەماڵەی بازانی بۆ ئەوەی ئەو کۆمەلگای ئێمە ئاوای لێبێ ئێوە دەنگتان پێدا ئێوە تەنانەت سەری گۆڕانتان تاشی و ئایانەکەشتان دایە دەست هەموو کورد ئەو ڕاستیانە ئەزانێ ئێوە عەرابی نووسینی یاسای سەرۆکایەتی هەرێم و درێژکردنەوەی یاسای تیرۆر بوون هەتا ئەو کاتێک کە ئومێدتان بە پۆست هەبوو لە هەرێم و لە بەغاوەری بگرن باشمان ئێمە ئەمانەمان لەبیرە باشمان لەبیرە کە عەلی حەمەساڵح چۆن بوو بە مەحامی مەسوول بازانی بە هەموو توانایەوە دیفاعی لە چونە حکوومەتەکەیە کرد لەگەڵ گۆڕام چێنە حکوومەتەکەی پارتیەوە بەڵام کە هیچیان بەرنەکەوت کە ڕسوا بوون لە ناو حیزبەکەیشیانە شوێنیان لێژ بوو اینجا کە قسەکردن و فرمێسکی تیمساحی ئێستا بۆ شیروانی و هاوڕێکانی ئەڕێژن باشە عەزیزان هەمووتان ئەبێ ئەو ڕاستیە بزانن ئەوانەی لە بادینان ئەمڕۆ حکم دراون بە یاسای تیرۆر بەو یاسای تیرۆرە حکم دراون کە عەلی حەمەساڵح و یوسف و بەهار و برزۆ مەجید و ئەوانە بۆ پارتیان درێژ کردەوە ئەوان کردیان ئەوان باشە بۆیە بە هەموو کورد بزانێ ئەمانە خۆیان بەشێکن لەو یاسایە کە ئەمڕۆ بنەماڵەی بازانی ئازادی خوازانی بادینانی پێ حکم ئەدات خۆیان بەشێکن لەوە ئەی هاوار من سێرم لە خەڵکیە داوا لە هەموو خەڵکی یەکەم لە هەر شوێنێکە ئەمانە ئەبینن کە قسەی زلیان کرد تێڵاتڕێنیان کەن ئێوە خۆتان گۆمەکەتان پیس کرد بیان کەن بە پەن تا جارێکی تر شەهامەتی ئەوەیان نەبێ ئاوا کڵاوکەن سەر خەڵک بۆ بنەماڵەی بازانی باشان ئێوە ئێستا بەشێکن لە حکوومەتەکەی پارتی شەریکن لە حکوومەتەکەی پارتیە باشە نایشوانن لە هیچ بەرپرسیاری خۆتان بدزنەوە ئەوەی کە مەسوول ئەیکە ئێوەش بەرپرسن تایە بەڕاستی تەنانەت گۆڕان هەموو ئەمڕۆ شەهامەتی نەبووە بەیان نامێ دەرکە
حتى یەکێتی ئەی هاوار یەکێتی یە بەیاننامە دەرەکە ئەڵێ ئێمە ئەو یاسایە قبوڵ ناکەین و ئەبێ دادگای ئاشکرا بکرێن و چی ئەلم بابەتانە گۆڕان شەهامەتی ئەوەشی نەبووە باشە شەهامەتی ئەمەشی نەبووە بەڕاستی کەچی ئێستا بە فرمێسکی تیمساحیان و درۆزنانە ئەیانەوە خەڵک چەواشە بکەن ئێوە شەرم بۆ ناکەن بەڕاستی شەرم بۆ ناکەن هەمومان بنەماڵەی بازانی ئەناسین بنەماڵەی بازانی هەمیشە یاسایەدا ئاڕێژن کە بە قازانجی مانەوەی بنەماڵەکەی خۆیان بێکا کەمانە ئایدزن ئەمانە سەرەتانن برای شیرینم دوو لە ڕووی ئێوە با بە بنەماڵەی بازانی بنەماڵێکی بێشەرەفە بە کوتی و بە کرمانجی بێ ئابڕوو نەمانە کاکە ئەمانە کورتکوژن مێژوی ئەمانە هەر وایە بەڕاستی مێژوی مەسعود بازانێک و باوکی یعنی خیانەت یعنی تاڵانی و یعنی کوشت و بڕ بۆچی لە بەرامبەر ئەما خەڵک بێدەنگە ئەمە بۆ خۆی کارەسات بۆچی خەڵک بێدەنگە لە هەولێر لە بادنە لە هەموو شوێنەکان بەڕاستی من هیچ گومانێکم لەوە نییە هەزاران ئینسان هەن کە ئێستا پارتیشن لە ڕیزەکانی پارتیان بەڵام خەڵکانی شەریفن خەڵکانی بە ئینسافن خەڵکانی خاوەن ویژدانن چونکە خۆیان باوکن خۆیان دایکن خۆیان مناڵیان هەیە کاتێک ئەو مناڵانە فرمێسک ئەڕێژن لە هەولێرە ئەوانی جێکیان داخەکرێ بەڵام نایان قسە بکەن نایان بنووسن بەڕاستی بنەماڵەی بازانی تاوان بەرەسەرەکێکن لە مێژووی ئێمەیە بەڕاستی مەسعود و مەسرورە خۆشەویستان بڕۆ سەری حکوومەتەکەی پارتی بکە خۆی مەسعود بازانی سەرۆکی دەستگای پاراستنە سەری ئەم حکوومەتە کە حکوومەتێکی دیکتاتۆر و سەرکوتەبزان کە چی دروست بووە کاکە باشە تەواوی جومگەکان بەدەست پاراستنەوەیە عەزیزانی من وەزیری شارەوانی پاراستنە وەزیری تەندروستی پاراستنە باشە داواکاری گشتی پاراستنە دادوەرەکەیان کابرای زێباری پاراستنە زرار هەرچی ئەڵم زێباری بورە زرار هەرچیە باشە یعنی سەرلەبەری ئەمانە پۆسیان هەیە هەمووی سیخوڕن هەمووی پاراستنن ئەی هاوار تۆ داد بۆ چیە بێ بەڕاستی یەک حکوومەتی ئەمنیان دروست کردووە ئەوەی بژوڵێتەوە کە لە بچەیەکەن و یاسایەکێن دەرە بە یاسای ترۆر ئەچن ئەیان بە دادگا پێش ساڵێن بە تەنیا بۆ خۆ زیندە دانیشە خۆی زانێ بەریانێنە بریشان نیان دواییش کەس نازانێ باشە هەموو ئەمانە ئاوان لە شوێ دنیا هەیەتەوە وەزیری تەندروستیەکە جاسوس بێت جاسوس سەبە دەستگای پاراستن بێت وەزیری شارەوانیەکەت پاراستن بێت دادوەرەکەت پاراستن بێت دادوەری گشتی لە هەولێرە پاراستن و ئیش بۆ دەستگای پاراستن کە خۆشەویستە باشە هەموویان زرار هەرچی بەدناوترین دادوەرە بەڕاستی ئەم زرار هەرچیە بەڕاستی بەدناوترین دادوەرە نامەردە بەمانای کەلیمە چونکە بەس داد بەڕێوە نابات سیخوڕی پاراستنە مەسعود بازانی تەلەفۆنی بۆ کە چی بڵێ ئەچی ئەوە جێبەجێکە و تەواوی بەسەری چۆن نییە باشە داواکاری گشتیە ئەی هاوار ئاخر داواکاری گشتی ئەبێت تەواو سەر بەخۆ بێ ئەبێ بە پێی دەستور و یاسا و هەموو شت ئەمانە بجوڵێتەوە بەڵام پێڵاوخۆری بنەماڵی بازانیە داواکاری گشتیش دادی چی دادگای چی بابە ئێستا داواکاری گشتی و ئەو دادوەرە کە باسم کردووە ڕۆڵی دادوەرەکەی حیزبی بەحسە بینن باشە ئەوەی بەندەری چیان پێوت ئەوەی لە بەخا هەر لە خۆی تۆ سێدارە تۆ 10 ساڵ تۆ 15 ساڵ بەبێ هیچ شتێک بەڕاستی تەواو بەر لەوەی ئەمڕۆ ئەم دادوەرە خۆفرۆش و جاسوسانە قسە بکەن مەسعود بازانی خۆی دوو هەفتە بەر لێسە بە هەمومانی وتی ئەوانە خۆی بڕیاریە بوومە خۆی مەسعود بازانی خۆی دادگایە خۆی محەقیقە خۆی دادوەرە خۆی بڕیاردەرە خۆی هەموو شتێکە کاکە ئەم دادوەرانە بەس واشۆیەکەن و ئەسەد ئەمە یاسایە هەموو جێمان لێبوو کە مەسعود بازانی خۆی وتی ئەمان تۆریستن و ئەمانە جاسوسن و ئەمانە ئەوەن و ئەم بابەتانە عزیزان بە ویژدانتان لە ئاسی هەموو دنیایە باشە لە ئاسی هەموو دنیایە جاسوس 6 ساڵ حکومە درێ ها یا هەتایە یا 20 ساڵ لە هەموو دنیا دێ لە بەریتانیا عەڵێ لە هۆڵەندا عەڵێ لە هەر هەموو دنیایە ئەگەر کەسێ بەڕاستی جاسوس بێ 6 ساڵ حکومە درێ ها هەر بۆ بزانە کە بنەماڵی بەزانین چەند درۆزن و ساختە چییە کەسێک کە ترۆرکە نیازی تەقینەوەی هەبێ 6 ساڵ حکومە درێ یا 20 ساڵ یا 25 ساڵ یا موعەبەد بەڕاستی ها ئەڵێ وەڵا ئەمانە جاسوس بوون ئەمانە ترۆریست بوون ویسویانە ئەوە تەمام 6 ساڵ حکم کەواتە لەمەیشە هەر درۆکن بەڕاستی لەمەیشە ئێوە هەر ساختە چین هەر ئەوەی کە 6 ساڵ حکم دانا یعنی ئێوە بۆ خۆتان درۆزن بەڕاستی
مەسعود بازانی لە ئاسی ناوچەکە و لە کوردستانە ڕستوا بووە ڕستوا تڕۆ بووە مەسعود بازانی مەسروری کوڕی تڕۆ ڕستوا بووە بەڕاستی بۆ یەکە ئەم بێشەرەفیە دەستیان ناوەتێ بەرامبەر بە خەڵکی بادنان و خەڵکی هەولێر بەڵام ئەبێ مەسعود و مەسول باش ئەو ڕاستیە بزانن حتا خەڵک کوژن حتا خەڵک زیندانی کەن حتا زوڵم کەن حتا ناحەقی بکەن گۆڕی خۆیان قوڵتر هەڵەکەن با باش ئەو ڕاستیە بزانن هیچ دیکتاتۆرێ لە ئاسی دنیاە نەیتوانیوە موفق بمێنێتەوە بە دیکتاتۆری و بە کوشت و بڕ و بە زیندان و بە زوڵم و بە ناحەقی بەڕاستی نەیتوانیوە ئێوەش بچێتان هەروە ئەبێ شاسیسکۆ پێکەنینی قەدەخە کردبوو لە بازاڕەکانە پێکەنین لە دوای بینیمان چۆن خۆیش نەکەی بوون بە قەشمەر بەستنیانە بە دیوارێکەوە و خەڵک ڕەمیان کردن بەڕاستی ئێوە بەتەمان بەم حاڵۆ کۆمەڵ درێژە بەدەسەڵاتی خۆتان بدەن بەم حاڵە دیکتاتۆریانەوە بەڕاستی بەم درۆ دەلەسانەوە بەم قسە قۆڕ و یاسا و ئالم بابەتانەوە بەڕاستی ئەتانێ ئێوە بکەن شەرم کەن بەڕاستی بنە ماڵی بازانی ئێوە بەخوا بنە ماڵی بازانی قۆنەرەکانی سەدام حسین لە جەد و بابی ئەبداتان پیاوتر بوو باشە بە ناموسم بە شەرەف و ویژدانم دەوڵەتی تورک بە هەموو فاشەوە لە ئێوە شەریفترە باشە ئێوە هەچی سنووری بێڕەوشتی هەیە تێتان پەڕاندووە بەڕاستی هەچی سنووری بێڕەوشتی هەیە ئەوە تێتان پەڕاندووە ئێوە ڕسوایینە دوێنێ هەساون دوێنێ شەو مەجموعەیە دەمەقاچەنە ناوە بە هەولێر هەمی دەمەقاچانە کاکە خۆ هینەکەی من بڵاوم کردەوە ڕێگەڵی ئەڵێ سەری ساڵی ئەمیسەردامە خۆشەویستە مەجموعەیە دەمەقاچەنە ناوە بە هەولێرەوە پارتی خۆی ناوێتی کردوی بەگاڵە بێن و بەرە وەرە ئەمەوەکەن بۆ قسە قۆڕە بۆ چێکی کاک ئەزانی یاریەکانی ئێوە چۆنە کاک باش سیارەیشان دۆزیوەتەوە ئەویش ئەمریکیەکان دۆزیوانێتەوە کە گویا لێەوە تەقە کراوە باشە 5 کیلۆمەتر نزیک بێتەوە لە هەولێر ئەلەساز لێرا تەقەیان کردووە بەڵام ئێوە لەگوێی گا خەوتون باشە هەمیشە بنەماڵەی بازانی لە وتارێکە باسم کرد هەمیشە شێری ماڵەوە و ڕێوی دەرەوەن بنەماڵەی بازانی جەبان و بێشەهامەتی وەکو خوان ئەو بنەماڵەی بازانی لە دنیای نییە بۆ سەری ناو هەولێر کە خۆشەویستە ئەڵێ ساواکی سەردەمی شایە بڕۆ سەری پاراستنەکەی مەسول بازانی کە بزانێت چییە کات مناڵی کردو بە جاسوس بەسەر دایک و باوک و بەسەر دراوسێ بەسەر کەسوکار ئەم بابەتانەیە باشە سەدان تەکسی کڕیوە کۆمەڵە جاسوسی سۆتە ناو بۆ جاسوسیکردن بە خەڵکی هەولێرە باش نییە تۆ ناوێری سوار تەکسیەبی قسەیە بکەیت نەوەکو بدەن بەگرت باشە یەک کەسێ ناڕزایەتی بێ یەکسەر کەلەپچێ کرد ئێوەن بۆ زیندان باش نییە ئاوا لە هەولێر لە بەدانە ئاواکەن بەڵام لەم دایشەوە ئەڵێ وەڵا گروپێک هاتوون تەقینەوە ئەمانە ئەم تەمەقاچانە ناوە بە هەولێرەوە و ڕایان کردو ئالم بابەتانە ئەی ئاسایشەکە لەکوێیە زێر ڕەڤانی ئەی هەر بۆ خەڵک ئاسای مەسوولی جەبانی بێشەهامەت هەی بێخیرێت مەسوول بازانی ئەی بۆ خەڵکی ئاسایی قوڕ بەسەری هەولێر ئازای بیانگیت و بیان پێچیتەوە ئەی لەکوێی زەحمە نەبێ هێزەکەیتەوە ها بۆ بەسەردەمی شنگاڵەوە کە 200 داعش هات هەمووتان ڕاتاکی سنگ لەسەرشان بۆ هەولێر ها ڕسوایینە لەبینمان چۆتەوە 5 کیلۆمەتر فیشەکی کلاشکۆف تەقێنە 5 کیلۆمەتر خەڵی ژێرێتی باشە بەڵام بۆ خەڵکی هەولێری قوڕ بەسەر ئازان بۆ شێوانی فەقیر ئازان بۆ خەڵکی بادینان ئازان بەڵام لە بەرامبەر دەرەوە ڕسوا بێقیمەت سوکرا و هەموو شتێکن بەڕاستی ئەوە نەخیرەتان نییە لە حەقیقەتە باشە وەڵڵاهی ئێستا ئەو مەسوول بازانە لە شوێنێکە کەوتە کەمینێکەوە دەرپێکەی پڕەکات ئەوەندە جەبان و بێغیرەتە باش ئەوەندە جەبان و بێغیرەتە بەڵام بۆ کوڕی کورد ئازایە بۆم یاسایە و ترۆرە کورد تۆ کەی پیایی مەسوول بازانی کاکە باوکم بە ناموسم منۆکو ئارام ئەحمەد 100 کەڕە بنگری 100 کەڕە بنکوژی نەخۆ بە پیاوەزانم نە باوکی بە پیاوەزانم نە مەنامەسەفا بە پیاوەزانم بە ناموسم لە هەموو بنەماڵی بازانیە یەک زەڕە پیاویتیان نییە بەقی ئەمە شەرەف و کەرامەتی هەبێت باشە بە ناموسم عەلی کیمیایی لە ئێوە شەریفترە بە شەرەفم لە ئێوە بێقیمەتر لە تاریخا خوددا دروستی نەکردووە باش ڕاستی بزان باشە ئێوە هەر خەڵک گرن ئێمە هەر ڕسواتانەکەین هەر ئەتاکەی بە تاکە قۆنەرە مەسعود بازانی داوەشی ئارام ئەحمەد ئەو قسانەوەی پێڵێ ئاوا سووک و سەیتەکە لە بەچای خەڵکە داوەشی لە تەمەنی باپیرەمای بەڵام نرخی تاکە پێڵاوێکی نییە مەسعود بازانی بێغیرەتی بێشەهامەت مادەم ئەو کوڕانە ئاوا لێ کرد کەسیش نەڵێ ڕێز لەم جن و جانەوە ڕێز لە یەک کەس ناگرم بەڕاستی ڕێز لە دیکتاتۆر ناگرم ڕێز لە دز و درۆزن ناگرم ڕێز لە ترۆریست و پیا و کوژ ناگرم نایگرم بە هیچ جۆرێ بەڕاستی نایگرم ناکرێ
من دا قەڵەمێکم پێ قسەیەکەم کەشی تۆ ترۆریستی ئەدەم بە دادگا کورە دادگاکە بۆ شێ قۆدەرەکانم وڵی بنەماڵی بازانی هەزاران یەک و ئارام محمەد بکوژیت هەزار و شیروان شێوانی بکوژیت بە ناموسم هەزاران کوردی کە بڵێ زیندان و بیان کوژی تۆ هەر پیاونیت بەخوا تۆ هەرە بێ بڕۆیت بەخوا هەزار ئارام محمەد کوژی هەزاری کە پێیا بێ هەزار شێروان شێوانی بکەنە زیندان و هەزاری کە پێیا بێ ڕۆژ بە ڕۆژ ئێوە گۆڕی خۆتان هەڵەکردن خەڵکی بادینان ڕقان لێتانە خەڵکی هەولێر ڕقان لێتانە زۆربەی زۆری پارتە شەریفەکان ڕقان لێتانە لە مەسعود و لە مەسعود بە تایبەتی بەڕاستی ڕقان لێتانە لە ئێوە باشە چونکە ئابڕووتان نەهێشتەوە بۆ هیچ کەسێ بەڕاستی چونکە ئێوە لوتکەی بێشەرەفی و بێ ئابڕووین مەسعود و مەسعود باشە هاتمەوە بۆ قزامی بەدادگا قۆڕەکە بڵێ ئارام محمەد ویستوێتی بکوژ و ببڕۆ بسووتێنێ ئاوا بڵێ چونکە وازان هەموو کەس وەکو ئێوە پیاوکوژە وەکو ئێوە ترۆریستە وەکو ئێوە خەڵکی تەقینەوە و بێن و بەرەو ئەلەم بابەتانەیە ئەوتان بیر نەچێ لە هەر شوێنەکە عەلی حەمە ساڵح و ویسر محەممەدی ساختەچی و برز و مەجید و بەهار قسەیان کرد بکەشن بەدەمیانە چونکە ئەوان یاساکەیان ئاوالێک بۆ بنەماڵەی بازانی ئەو ساختەچیانە ئەوان وایان کرد بەڕاستی ئەوان دەنگیان پێدا و بۆیان ئەوە کردنەوە باشە بۆ کوڕی کورد ئاسان بەڵام لە بەرامبەر داچیکەرە ئەوە مەسعود بازانیان بینیوە لە ئەنقەرە تەلەڤیزیۆن مقابلەیەکە کامێرەکە زۆر سەر دەسی ئەوە دەسی ئەلەزی دوو شەقشەقەیە دەسی ئەوە ئەلەزی مەسعود بازانی ئەی بۆ لە هەولێر ئازای مەسعود بازانی قارەمان ها ئەی بۆ لەوێ قارەمانی لەوێ پیاوی ها بەڵام لە دەرەوە نە خۆزگا بە خۆزگایی خوا بەیانی 500 شعبی ها بۆ هەولێر و یا بۆ ئەگەر مەسعود بازانی دەرپێکەی پیش نەکرد من پیاو نەبم ئەگەر ڕای نەکرد بۆ ئەنقەرە و ئەستەمبول پیاو نەبم ئەو مەسعود بازانیە بەس 500 داعش بێت هین 8 شعبی بێت زەم ئەو نە پیاوە بەرامبەریان ڕابوەسێ بەڵام شێروانی ئازایە ئەمە چی یاسایەکە ئەمە چی یاسایەکە مەسعود بازانی تۆ داڕشۆ لە ئەدەیە بەمە بگەی بە چی یعنی پێت وایە ئەگەر ئارام محمەد بکوژی و شێروانی و چێوکێ بکوژن و بیخەنە دادگا و سزایەتە تەواو ئیتر بەر بۆ ئێوە چۆڵە بێ کوێ نەکبەت ڕۆژ بە ڕۆژ خەڵک ڕقی لێ هەڵەگرێ ڕۆژ بە ڕۆژ خەڵک ڕسواتەکا بەڕاستی ڕۆژ بە خەڵک تڕۆ دەکا مەسعود بازانی نامرد ڕۆژ بە ڕۆژ ئێوە هەر ئەو پیاوە بوون کە بینیمان لە ناوچەی شەنگەڵا چیتان کرد ئەمە لە بیرمانە بەڕاستی ئەوە ماهێت و کرۆشی ئێوە هەساون کۆمەڵە گەنجی قۆڕبەسەر لە بادینانە گرتویانە کاڵا ئەمە بە یاسای ترۆر و ئەلەم بابەتانە گۆڕانە ساختەچیەکان و عەلی حەمە ساڵحی یوسف وەڵڵی ئەو یوسفە حەقە هەزار شەقی تێڵ بدرێ بەڕاستی ئەو عەلی حەمە ساڵحیش چونکە ئەو نەساختەچی و ئەوەندە بێ ئابڕوو بوون ئەویان کرد بۆ بنەماڵەی بازانی ئەو کاتە زۆرم هاوار کرد وتم ئەوە مەکەن ئێستا ئەوە ئاکات تەواو تۆ بچۆ پێی بڵێ بە بنەماڵەی بازانی ئەمریکا چێ پێی بڵێ ئەڵێ کاکە خۆ بەدەست من نییە ئەوە یاسای ترۆرە لە پەرلەمانە دەنگی پێدراوە لە 2010 تەواو ئالەم بابەتانە ئاوا پێیاڵێت من جوابی جوێنی کۆیلەکانی پارتی ناوێت ناو پارتی شاخ ئاگام لێ ئەم شەو ئەمڕۆ چەندی کە تەلەفۆنی بۆ کردو خەڵکی پارتی باقی هەموو دنیا پێیان ناخۆشە هەموو کورد ئەزانێت کە ئەوە زوڵمە هەمووی ئەزانێت کە ئەوە ناحەقی دەرەق بۆ کوڕانە کراوە بەڕاستی هەموو کەسێ ئەوە زانێ باشە من قسە بە ئێوە ناڵم بەس قسە بە بنەماڵەی بازانیانم حتا ڕزم بۆ بازانیەکانشیە بەس بنەماڵەی بازانی تێگەی چونکە ئەزانم هەزار پارتی هەیە حسابی تەڕەتورێ ناکە بۆ بنەماڵەی بازانی بەڵام نایێش قسەکە ڕاستەکانش ئەزانێ حەقەتەکان ئەزانێ بەڵام نایێ قسە بکات چونکە ئەویان لێکە ئەیان گرێ ئەیان کوژی هەر لە خۆیەوە بە یاسای ترۆر ئەوواکە کاکە تۆ بڵێ من جوێنی پێم کاکە من جوێن بە تۆ ئێمە تۆ بە یاسای جوێن دادگایم کە ترۆری چی کاکە ترۆری چی ساختە چی ها خۆ دەموچاوە هەر لە ئێساوە خواوا ڕووی ڕۆژ کردووی مەسعود بازانی خواوا ڕسوای کردووی خۆ ئەو بیم دەموچاوە چۆن لە ماڵە ئەوا بێت خوا ڕسوای کردووی وەڵڵاهی بنەماڵەی بازانی خوا بێقیمەتی کردوون بە قورئان خوا ڕسوای کردوون وەڵڵاهی خوا دز و درۆزنی کردوون چیتان لێکە لەوە زیاتر کاکە چیتان لێکە باشە ڕۆژانە لەو کۆمەلگای ئێمەیە 5 ملیۆن کەس خەڵک ئەژی 20 ملیۆن جوێن بە ئێوە درێت حیاتان نەماوە ئێوە حرمەتان نەماوە تێ بەتەمای چین نە شەرمتان ماوە نە حیاتان ماوە نە هیچ وا نەزانن بەگرتنی 5 کەس و 10 کەس و 50 کەس ئێوە ئەتوانن ئەوە بن بەڵام خەڵکیش لە کوردستانە پێویستە بەڕاستیتە هەڵوێستان هەبێت کاک پێویستە هەڵوێستان هەبێت خەڵکی کوردستان لە هەموو شوێنێکەوە هەتا ئەو عەشەدانەی کە لە بادینانن
بەسە کاکە هەدرگا بە هەمووتان ئەگرێ بنەماڵی بازانی با باش بیزانن ئەگەر ئەمڕۆ ئەم 5 کەسەیە بەیانی 5 ترە دوو بەیانی 10 کەسی ترە هەفتەیەکی تر 50 کەسی ترە یەخە بە هەمووتان ئەگرێ ناتوان خۆتان بپارێزن ناتوان بەڕاستی بەداخەوە کۆمەلگای ئێمە ئێستا وای هاتووە ئاگرە سوورە لە خۆم دوورە یەک کەسە مۆزوعەکە ناقسە ناکە بەڕاستی نیوەی هەولێر بسووتێ نیوەکەی تر لە هەولێرە سەیریانەکە بزانم ئەوە چییە کاکەوە نیوەکەی ئەوسووتا تۆش ئەسووتەی یەک قسە ناکە بەڕاستی لە باگینانە هەروە لە سلێمانیە هەروە بەڕاستی یەک کەس ئێستا مۆزوعانە قسە ناکە کاک مەسعود خواردی حەمایل خواردی باشە تەوا وەکو خۆتان قسەتان لەگەڵ ناکەم بە ئێوە ناڵێم بە ئەقمەتە ئێوە نێ بەڕاستی چونکە من ئاوام یعنی کە ها بە عەقڵما قسەی خۆمە کە مەقم نییە بەسەرتانەوە لە حەقیقەتە حەقم نییە کەسیش دەنەنیشی قسەی قۆڕ بۆ ئارام محمەد کاگارام ڕێز بگرە ڕێزی دیکتاتۆر ناگرم ڕێزی فاشز ناگرم ڕێزی پیاوکوش ناگرم ڕێزی دز ناگرم تەوا بە کوتی بنەماڵی بەدەنەکەی خائینە بۆ باشە لە پێیکەن لە پێیکەن بەڕاستی بنەماڵی بازانی تەوا کێ پێی ناخۆشە کەیفی خۆیەتی مەسعود و مەسول و بنەماڵی بازانی پێ لە پێ بکرێن بەڕاستی نرخی پێڵایەکیشیانی بۆ خۆیان نێشۆ خەتای خۆیانە خۆیان سوک کردووە خۆیان ڕسوا کردووە من چی بکەم کاکە ئەی بۆ قسە بە کابراایەکی تر ناڵێم بۆ قسە بە کەسێکی تر ناڵێم لەبەر ئەمان خەتای خۆیانە کاکە کابرا خۆی سووکەکە تۆش مەجبوری ئاواکە کابرا دیکتاتۆرە مەجبوری ئاوا بەرامبەر ڕابۆسی کابرا مناڵی کورد ئەزیەدەیە ئەبێ ئەوە بکەیت ئەمڕۆ ئەو مناڵانم بینیوە کە گریاون بە شەرەف و وجدانم عەزیزان ئاگرم تێبر بوو لە داخی ئەو مناڵانە ها کە ئابۆش خەلە ئەگریان ئەی مەسعود بازانی نەفرەتی لێ بێت نەفرەت لە خۆت بێ لە باوکی بێ لە باپیری بێ لە کوڕی بێ لە مناڵەکانی بێ کورە مەسعود بازانی هەزار تف لە تاریخی لە دەموچاو و لە مێژوت لە هەر هەموو شتێکی مادەم ئەمڕۆ ئەو مناڵانە لە هەولێرە ئاوا ئەگریان لەبەر ئەو هەموو کامێرەیە یاخوا داوەشی مەسعود بازانی خوا ڕسواکە مەسعود بازانی کوڕ ڕسواش بووی لە حقیقەتە باشە مەسعود بازانی لە ژیانمە تاقەتی هەڵپەرچێم نەبووە ئەگەر خوا کردی تۆ پێش من بردی تۆ پێش من مردی باشە لە ژیانمە بە فرمێسکی خەڵک پێ نەکەنی و لە ژیانمە بەڵام مەسعود بازانی شەرتە بە شەرتی ئەو خوایە تۆ بمریت و من زیندوو بم ئەگەر هەڵ نەپەڕیم و ئەگەر ڤیدۆم نەکرد و ئەوا بڵاوم نەکردەوە پیاو نەبم بەس تۆپیت مەسعود بازانی هەی دیکتاتۆر هەی فاشی هەی کوڕی زۆڵ باشە مەسعود بازانی هەی نەوەی هیتلەر هەی نەوەی سەدام حوسێن و حیزبی بەعس باشە هەی لە هەرچی ناشینی هەیە ناشینی تر باشە خۆ حیان بۆتان نێشێتەوە بنەماڵی بازانی بە ذاتی خوا بنەماڵێ سەد کەڕە من بگرن سەد کەڕە بمکوژن تۆڵی خۆتان ناکەنەوە تازە باباش بزانی ئەوەندەی کە من ئێوەم ڕسوات ڕۆ کردووە بەڕاستی هەر ئەم قسانەی کە ئەم شەو بە ئێوە ئێڵێم کە بۆ تاریخ ئەمێنێتەوە کە هەموو کورد ABC باشە ئەتوانم بڵێم گەورەترین تۆڵەیە هی ئەو 6 کەسێک کە ئەمڕۆ ئەو 5 کە ئەمڕۆ گرتوتانەوە حکومتان دام 6 ساڵ باشە گەورەترین تۆڵەیە چیشێکم بڕۆن بیکە بیشم کوژن سەد کەرم کوژن تۆڵەی خۆتان ناکەنەوە ڕسوایینە باشە مەسعود بازانی مەسعود بازانی تۆ باش لە منی بیستە من قەت تۆ بە پیاو نەزانی مەسعود بازانی قەت بە پیاویشی نازانم بەڕاستی هیچیش نیت کابرایەکی سووک و بێکەرامەت و بێشەخصەتی بەڕاستی تەنها لە ماڵی خۆتای پیاو و قارەمانی لە ماڵی خۆتە بڕاستی هاتی بۆ هۆڵەندا ئەوەندە جەبان بە تەکسیی بۆ لای کابرایەک بینی نیو سەعات بەجووک و دس ئەو نە پیاونی لەجادەیە کاپگەڕی خەڵکەتەن ئەدا بە شەق بەڕاستی خەڵک میزی پیاکە مەسعود بازانی جا لە هەولێری هەتا هەر لێش نامێنی با باش بزانی ڕۆژێ دادێ خەڵک ئەداتە بە شەق جامەسوەکەتە ملت و ئاوەڕاتێک کێشێ بەناوچاتەکانە مەسعود بازانی بۆ چێشی دەستی خەڵک بەڕاستی بۆچێکی بۆیە پێویستە خەڵکی کوردستان بێنە دەنگ وەڵڵا خەڵکی کوردستان بە ویژدان و خەڵکی هەولێر و بادینان ئەمڕۆ قسە نەکەن هەمووتان واتان لێت ئەمە من ئەوە مێژوو ئەگەر منیش مردم بزانە حقەتەکە وا بێ یاوە نابێت ئێوەش هەرواتان لێت ئێوەش کوڕتان ئەگیرێ کشتان ئەگیرێ ژنتان ئەگیرێ خۆتان ئەگیرێ بنەماڵەی بازانی بنەماڵێکی بێحورمەتن بێحورمەتن بنەماڵەی بازانی بێحەیان بنەماڵەی بازانی دروست کراون بۆ شەرەفی کورد بەرن بنەماڵەی بازانی بۆ دروست کراون کە ئابڕووی ژنی کورد بەرن بنەماڵەی بازانی بنەماڵەیەکن داگیرکە دروستی کردوون ئەمانە کورد نین ئەمانە زۆڵن ئەمانە بێژین ئەمانە پیاوی تورک و پیاوی داگیرکەرانن باش بیزانن بنەماڵەی بازانی حکومڕانیان نەوتووە کاکە گیان ئەمانە ئەم بنەماڵەیەکە کە لە 100 ساڵی ڕابردووە دروست کراون بەس بۆ خیانەت بەڕاستی باوکی مەناسەفەش هەروە بوو حتا ئەو مەناسەفەیە مرد هەروە بوو بەڕاستی مەسعود تا ئەمری هەر ئەوە پیشێتی مەسعود تا ئەمری هەروە پیشێتی لە حقیقەتە ئەمە ماهێتی بنەماڵی بازانیە بنەماڵەیەکن کە جگەر لە خیانەت بە کورد یەکشی تر نیە لە هەموو تەمەنی خۆیانە پازارێکیان نەکوشتووە جەندەرمەیەکیان نەکوشتووە جوندێکی عێراقیان نەکوشتووە بەس کورد دەکوژن و کورد دەکوژن کورد دەکوژن ئەمانە ڕەگی گولین ڕەگی خیانەتن بەڕاستی
باشە مەسعود بازانی مەسعود بازانی قسەکە لە ئارام محەممەد بیسە ئەمە مێژووە خوا ئەزانێ خوا ئەزانێ ئەو شیوان شیروانیە کە گیراون ئەو چوار پێژەیە کە گیراون پێڵاوی هەر کامێکیان بگری لە تۆ لە باوک لە باپیر و شەریفترە باشە بیانگرە حکمیان بدە ئیعدامیان کە هەرچی ئەەکەی بیکە بەڕاستی خەڵک منەتی پێ نیە ئازادی خوێنی ئەوێ ئازادی باجی ئەوێ ئێوە هەر بکوژن هەر بگرن هەر زیندانیکەن هەر ئیعدامکەن هەر دروسە بێتەوە هەر دروسە بێ بەڕاستی لە ساڵی 1992ەوە هاتن چێتان کرد ڕۆڤ ئاکرێتان تیرۆر کرد لە بیرمانە بەڕاستی نەزیر عومەرتان تیرۆر کرد فرانسیستان تیرۆر کرد نازانم دەیان کەسان لە باددانان تیرۆر کرد باشە ئەوە تا شیروان شیروانیەکان و شڤان سەعیدەکان و ئەیار کەرەمەکان و هەریوانەکان و گۆهدارەکان پیابوونەتەوە سەر لە نوێ ئەمانە هەمویان کوژن سەدانی کە پەیدا بێتەوە سەدانی کە بکوژن هەزارانی کە پیا بێتەوە بەڕاستی بە کوشتن ئێوە ناتوانن چارەسەری هیچ شتێ بکەن لە واقع بە کوشتن ناتوانن وەڵام نەدەنەوە بە کوشتن و بە بڕین و بەمانە ئێوە چارەسەتان بۆ ناکرێت با باشە ڕاستی بزانن بیخەنە مێشی خۆتانەوە بەوە ناکرێت بین لەوە 100 کەڕە ئارام محەممەد بگری بیخێتە زیندانەوە 15 ساڵ حکمی بێ 10 ساڵ حکمی بێ بیکوژی ترۆریکەی هیچی بۆ ناکرێ بەڕاستی تو هەر ڕسوا بیت چونکە هەزاران ئارام محەممەد لە کۆمەلگای ئێمە هەیە هەزاران نازانم شێوان شێوەیە لە کۆمەلگای ئێمە هەیە ئەمە حقەتی مێژووە ئەمە ڕاستی مێژووە بەڕاستی باشە یەکێتی نیشتیمانیشی وادارم هەڵوێستی بە عەمەلی هەبێ تەنها بە قسە نە لە نووسینێک و لە بەیاننامەیەکە بە عەمەلی هەڵوێستی لە بەرامبەر بنەماڵی بازرگانی هەبێ عیبە بەڕاستی یەکێتی و گۆڕان وایان کرد بنەماڵی بازرگانی بێ بە کەڵاگا لە حقەتە ئەوان وایان کرد جارێ داخی ئەو گۆڕانە ڕێیە من هەر بەڕاستی فێم هاتووە داخی یوسف و عەلی و جا عەلی ئەمڕۆ یان سەرۆکی فراکسیۆنەکان پیرێژنیەکە دانیشتووە ئەڵەی نازانم چییە دانیشتون وڵا وە ڕەوانیە و ئەو حکومەتی ڕەوانیەکە کە خۆتە بە یاساکانی خۆتان کردنیان کاکیژە شەریکن لەگەڵ پارتیا بڵێ من تێناگەم ئەمڕۆ ئەو خەڵکانێک بۆ عەلیان نایە بەرشەق بەڕاستی بۆ کەسێ عەقڵی پێنیشکا بڵێ کا عەلی خۆتە خۆت دەنگی پێیا بە یاسای ترۆر کاکیژە تۆ خۆت هینە کردەوە یاسای 2018 دەنگی پێیا و ئەوکە لەگەڵ یوسف محەممەد و لەگەڵ ئەمانە کاکە ئەمانە ڕاستین ئەو پەنەی گۆڕان بە ئێمە یاوە عەزیزان بڕواتە نەبێ یەک کەس بە ئێمە نێوە لە مێژووە هیچ کەسێ نەیەکێتی نە حتا پارتیش لە حقیقەتە باشە ئەمە ئەتوار و ئەخلاقی پارتی و بنەماڵی بازرگانی وازانی ئەمانە بگریتەوە بێت کورە تۆ نی خۆتی بۆ ناپارێزرێ بنەماڵی بازرگانی نی خۆتی بۆ ناپارێزرێ هاتووی ئەڵێ وەڵا سیارێ هاتوو بۆ لای هەولێر 5 کیلۆمەتر نزیک بۆتەوە لە ناو چاوانێ باشە چوار پێنج دەمە قاچانی تەقانووە ئەمە هەموو ئیشی خۆتە باباش بەخوا بنەماڵی بازرگانی خۆ ئەو کاریش هەولێریشی کردە باشە خۆ چکە منافقی ئەو ئیشی خۆت ئەو لۆ تاکید ئیشی خۆت ئەو کارە کە دوێنێکرا لە هەولێرە خۆ کردوتە درۆکرد کەسی کە نێکردو خۆ نەبێت بۆچی بۆ خەڵکی هەولێر ئازای نایە کە سەکایسە ئەیدۆزیتەوە کابرا ئیمۆجیەک ئەنێرێ لەیلەکە یان ئەچێ لایشێکەکە تۆشی ئەمە ئەدۆزیتەوە لە هەولێرە ئەیگری خێتە زیندانەوە ئەی چۆن ئەمە نەدۆزیەوە کەمانە هاتوون لە هەولێر ئەو کارە بکەن درۆکەی ڕوو ڕەش بێ مەسعود بازرگانی ڕوو ڕەش بێ کاک مەسعودی بەڕێز کاک مەسعودی نامحتەرم ڕوو ڕەش بێ لەگەڵ ئەبوو جەهلە درۆکەی خۆ کردوت تا ئیشی خۆتەوە ئەو ئیشە قۆڕەکانی خۆتانە دایمە خەڵکی ئەو شتانە چیتان لە بەردەمایەکەوە بیکەن بەرنامەتان چی بزانە دڵنیان بەرنامەیەکتان هەیە لە پێناوی شتێکایکن جاریشە لەو ئیسفادانەی کە ئەم بۆ ئەمڕۆ مەسعود بازرگانی کردی هی تەقینەی ئەو دەمە قاچانەی دوێنێ شەو لە هەولێرە ئەزانی چی بوو بەڕێزە ئەوە بوو کە وەزیری خارجی ئەمریکا تەلەفۆنی بۆ کرد مەسعود بازرگانی بوو ئەو هەر ئەو بەسە هەر بۆ ئەو تەقینەوەی کردە بەڕاستی بۆی وەزیری خارجی ئەمریکا تەلەفۆنی بۆ کرد باشە بۆ ئەوەی ئەم قەشەی کە ڕا بە هۆلێر لەگەڵ ئەویش ببینێ بەڕاستی بە بەرنامەکان ئەوە کار لەسەر ئەو مۆزوعانەکەن ئەمانە هەمووی خوارە درۆکە هەمووی درۆکە بەخوا 100 دانە ئەحزابی ترۆریستی ئیسلامی بڵێ من کردومە ئەوە هەر بنەماڵی بازرگانی کردویان درۆ کرد ئەوەش درۆکن بە پارە پێوتوتە وا بڵێ ئەتان ناسم بنەماڵی بازرگانی ئێوە من ئێوە باشە ناسم ئێوە نەسیقەتە نەمەتمانتان ماوە هیچ شتێکتان نەماوە بەڕاستی ئاوا کەس بڕوا بە ئێوە ناکا بنەماڵی بازرگانی دڵی خۆشان بەوە خۆش نەکەن بڵێن وەڵا کاکە ئێمە خەڵک ئەوەکەین و خەڵک زیندانیەکەین و خەڵک ئەمەلیەکەین و خەڵک ئەوە لەکەین چیەکەن بیکەن نێتان بە قۆنەرەکان بنەماڵی بازرگانی شێ حکمی بە 6 ساڵی کە بە 6 ساڵ بڕۆ 100 کەسی کە بگرە هەمووی حکم بدە چاو دەرهات مهمەیە تۆ ئایندە نییە مهمەوەیە خەڵک تۆی نایە لە حقەتە
بە زەبی چەک و بە زۆر ماوی لە ڕاستیە بە کۆمەڵە جاشێک و گۆڕان ماوی لە هەولێرە کەبوون بە پێوتە هاتی ئەو گۆڕانە ئەوەندە شەهامەتی نەبوو لە بەیانی و بەیاننامە دەرکات ئەو نە ئازایەتی نەبێت داوە شێخ عومەری سەیعەدی نەچی بەو گۆچانە ئەمەنەی گۆچان پێکردی شێتی کەی بەڕاستی باشە بەڵام هیچیشی باقی ناڕەحەت نەکرد خۆشەویستان کە عەلی حەمەساڵ مناڵێکی باوەشی ئاوام عەلی حەمەساڵ ساختە چییە کرد باوەشی مناڵەکە و ئەلەسا بۆی بەداخە ئەوە کاتە بۆ بەداغنەوەی عەلی حەمەساڵ کەوتم دەنگ مەدەن بە میاسایە پێم نەوتن هاوارم نەکرد بە جوێنتان پێدا نەموو بابە ئەم یاسایە خەتەرە نەموو کاکە ئەتوانێت بەیانی نووسەرێک ڕۆژنامەسێ بگرێ بەم یاسایە بیا بە دادگا حکمی بدا نەموت هەموو کورد ئەم هاوارەی نەکرد ئەی بۆ کردن بۆ بنەماڵی بازاری خۆلۆ لاوەڕۆشتووی یاساکە دەرچواندووە پشتیوانی یاساکە کردووە دەنگی پێیاوە یاسای تیرۆر باشە ئێسش کە بە یاساکە کارەکرێ یەک لەگەڵ مەڕەکەی ئاشی هینەکەی شیوەنەکەی ساختەشیانە هەی درۆزنانە بەڕاستی خەزاڵەتی نابن ناکەشن ئێوە وەزان ئارام مەحموود بیرێشێتەوە شتانە ئەگەر کورد بیری دوێنەی نەماوە ئارام مەحموود بیرێتی ئەوە برینانم ئەزانی کاتی خۆی بۆیە هاوار مەکرد بۆیە ئەموو عەلی حەمەساڵح و یوسف محەمەدی سە سوال کرد دەنگمێن بە یاسای ترۆر باشە دەنگی پێ مەدەن باشە ئێوە بەهارتان بردبوو ئەدوو بەرمیلە پێی گرتووە بەهارتان بردبوو هەمووتان دەنگتاندا بە یاسا قۆڕە یاسای ترۆر ئێستا دانیشی قسەی قۆڕم بۆکەن بزوتەوەی گۆڕن تەنان شەهامەتیشتان نییە ئێستا هەڵوێستان هەبێت دژی ئەو کوڕانە چونکە هەموو کورد دەزانێت کاکە ئەو کوڕانە پەیوەندیان بە ترۆر و بە جاسوسی بەمانەوە نییە چونکە عەزیزان هەر حکومە 6 ساڵێکە بۆ خۆی دیارە چونکە لە ئاسی دنیایە جاسوس و خەڵکی ترۆریست و تەقینەوە 6 ساڵ حکم نادرێت بەڵکو موئەبەد حکمە درێ 20 ساڵ حکمە درێ بەڕاستی هەر کەواتە بنەماڵەی بازانی هەر درۆکە کە لە 6 ساڵ چۆن جاسوس 6 ساڵ حکمە درێ شتیوان نییە چۆن کەسێ تەقینەوە کات و ترۆر کات و ئەوە بکە ئەوە 6 ساڵ حکمە درێ درۆکە کەواتە هەر ئەمە یعنی درۆکردن بەڕاستی هەر ئەمە یعنی ساختەکاری درۆ بۆ چیەکەنیەوە یعنی بنەماڵەی بازانی بە هەموو عەقڵی خۆتەوە باوکی تۆ مەسعود بازانی چی نەکرد باوکە چی نەکرد باوکی تۆ چی نەکرد لە مێژووی ئەمەیە دکتۆر شڤانەکانی ترۆر کرد لە بادینانە کوردی باکوور بەدەیان کەسێتی ترۆر کە ڕۆژهەڵاتی بە مێرگە سووریەکانی قەت و عام کرد هەچی خەڵکە کوشتی نەتیجەکەی بوو بەچی نەتیجەکەی بردار بووە لە ئەمریکا هێنیانەوە بۆ شنۆ لەوێ ناشتێ نتیجەکەی بوو بەچی کاک ئەو پارێشی کە دزی لە 75 خۆشی نەیخۆن بەڕاستی خوا تووشی سەڵاتانی کرد لە 79 مردار بوو وەکو مشی مەسلەح ئەمە سەڵ سەیکە مەسعود بازانی ئێوە چۆن سووک بوون خۆ ببینە سەیکە سەری ئارام مەحموودکە چۆن سوکایتان پێکە چونکە خۆتان سووک بوون لە حەقیقەتە چونکە ئێوە دیکتاتۆر و فاشستن سەری ئارام مەحموود چیتان پێڵێ لە هەموو کوردە سەیکە چۆن ڕسواتانەکە ئامگری ئام کوژی چیەکی بڕۆ بیکە هەتا ئەو ڕۆژی ئارام مەحموود هەر ئەوە ڕسواتانەکە باشە بڕۆ ئێوەش هەر بکوژن هەر ئیعدامکەن هەر ترۆرمانکەن هەر بانخەنە زیندانەوە هەر حەسەکە بتڵ بڕە هەموو هەر کەسێکەیەکی مشکلی خۆت مهمە ئێمە ئاوا ئەبین بەڕاستی بەخوا بەیانی ئەو ئارام مەحموود بکوژە سەیکە پیا بێ خێرا هەر دوای سەیکە پیا بێت باش ئەو ڕاستی بزانین بە حیاتی هیچ دیکتاتۆرێ لە هەزاران ساڵی ڕابردووە هیچ دیکتاتۆرێک نەیتوانیوە بە کوشت و بڕ بە زیندان بە ترۆر بە سەرکوت دێژە بە حکمی خۆی بدە ممکن نییە بەڕاستی ئەمانە هەمووی لە مێژووە ئەنووسێ مەسعود بازانی ئەو دەم و چاوە چەند کونیتیایە ئەڵەی تێکڕەشوتی و مریشت دەنووشیریاوە چەند کونیتیایە 100 ئەوەندە تۆ ڕەشیتەیە ڕەشی خیانەت مەسعود بازانی باشە جا طبعا هەموو پارتیەکانی دەوروبەرتان ئەوانەی کە جاشتان پارتە شەریفەکان مەزانن پارتی خەڵکی شەریفیشێ ئەوانە ناڵێن بەڕاستی بەڵام پارتی بێشەرەفەکانی بنەماڵەی بازانی ئەبێ ئەوە بزانن کە ئاواتان لێکەین ئێمە جا ئێوەش هەر تەون ئەوە بکەن ئێوەش هەر بمانگرن ئێوەش هەر حکمان بدەن باشە چونکە بە پێی هەچی یاسایە کاکە من بیانی لە هۆڵندایە 4 جوێنی ئەخلاقی بە مەلیکی ئەم وڵاتاتەوە بە مەلیکەکەمان 4 جوێنین بەخۆی ئەین بەژنەکەی بە پێی یاسا یە حکومەدا کەم کابێ جوێنیەوە غەرامەکەی ئەوێ یا ئەوە 4 سژنی هەر باشە تۆ چۆن کابەدا ئەنیشێ نووسینێک ئەنووسێ تۆ لە خۆڵی ئەمە ترۆریست و ئەمە جاسوسی چیە مەسعود بازانی مەسعود بازانی شێوانی جاسوسە مەسعود بازانی ئەگەر لەسەر جاسوسی خەڵک بگیرێ تۆ ئەبێ یەکەم کەس بگیرێتە جاسوسی
ئەبێ باوکو لەسەر جاسوسی هەفتاکە دادگای کرێ ئەبێ باپیرە مەلام سەفا هەفتاکە دادگای لەسەر جاسوسی کردن جا دەوڵەت ماوە ئێوە جاسوسیان بۆ نەکرد بێ کاکە دەوڵەت ماوە ئێوە خۆتان پێ نەفرۆشت بێ کورد ماوە ئێوە خەنجەتان لە پشۆلێ نەدابێ بنەماڵی بازانی داواکارم لە خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەم بنەماڵە سەر شۆڕایە بێنەدا هیوادارم خەڵکی کوردستان نەترسێ لەمانە کاکە ئینسان یەکەڕەت ئەمرێ یەکەڕەت ئینسان حیفە هەموو ڕۆژێ سەد جار بمرێ بەڕاستی واللهی ئەوەی ئەو مناڵە ئەمڕۆ لەو هەولێرەیە ئەگریا کە ئەم قسە توندانەی کە ئێسا من کردم بەرهەمی فرمێسکی ئەو مناڵەیە بە ناموسم شەرمەزاریە بۆ تاک بەتاچی کورد باشە لە تەوێڵە و بیانەوز پێنجێنەوە حتا ئەگاتە زاخۆستنوری مووس و ئالم بابەتانم شەرمەزاریە کە ئەو مناڵە ئاوا ئەگری ئێوە هەڵوێستان نیە بەڕاستی بەڕاستی عیبە بەڕاستی شەرمە لە حەقیقەت خەڵکی کوردستان خەڵکانی ئەوروپانشی بەڕاستی خەجاڵەتیە کە ئێوە قسە ناکەن باشە بنەماڵەی بازانی هەساوە لە چیای گاراپەکە جێشی تورکیا هاتووە لەگەڵ پارتیاشە لە چیای گاراکە کەچی ئەم بنەماڵەی بازانیە 6 دانە هینیان گرتووە لەمە ئەمە ورچە نازانم چییە ئەمە بەراز 6 بەرازیان هێناوە ئەم GPS چیەکتیان کردووە نردویانە بۆ جاستیکردنەوە پەکەکە دیفاعە بچی بەراز بەرەڵاکی بۆ ئەو مۆزوعانە خۆشەویستان هەتا ئێستا 3 بەرازیان کوژار لایەن پەکەوە سیانیان ماوە لەوانەیە کە ئەو شتیان پێوە کردووە ئەمە بنەماڵەی بازانیە کاکە ئەمە بنەماڵەی بازانیە واللهی باوکم واللهی عزیزان و خۆشەویستان بەناموسم من برادری بۆ نووسیوم ئەڵێ کەر و ئەلمەت باوکم بەناموسم کەر لە مەسعود بازرگانی زۆر محتەرم عاقڵترە بۆچی سوکاتی بە کەرەکەی کاکەش کەر لە کۆمەلگای ئێمەیە هەچی زەحمەتەیە کێشاوێتی حیفە ئێستا من بە مەسعود بازرگانی بڵێم کەر بەڕاستی لە سوکاتی بەکەر ناکەم خۆشەویستان بەڕاستی من سوکاتی بەکەر ناکەم کەر محتەرەمە کەر عاقڵە کەر سەنگینە کەر کارەکە کەر زەحمەتە کێشێ باشە چۆن مشتی واکەم کاکەشێ مشتی وا ناکەم قەت بێڕێزی بەڕاستی بەکەر و بەگوێدوشن ناکەم لە حەقەتە من چۆن دانیشم ئەما ناخەمە ڕێزی مەسعود و مەسر و ئەلەم بابەتانەوە نایخەم شتی وا باشە جا مەسعود بازانی بنەماڵەکەی بەدڵتان بۆ قسەکانی ئەمشەوم قسەکانی شەوم خۆش بوو بۆتان خۆ چاک ڕەسوام کردن دە بە چاوی 8,000 کەسە 8,000 کۆمپیوتەر دڵنیان هەتا بەیانشە 200,000 کەس خۆ ڕەسوام کردن جا ئێوە بۆ خۆت هەر حکم بن بەڕاستی بڕۆ بزانم چیتان پێکرێت بزانم چیتان پێکرێت بڕۆن بیکەن هەر لە ساڵی 91ەوە ئەوە باسی پێشووی مەلام سەفا ناکەم لە ساڵی 91ەوە بەس خەریکی کورد کوشتن باس خەریکی ژن کوشتن بەس خەریکی مناڵ کوشتن ئێوە پیشەی ئێوە هەرەوەیە چیتان نەکرد کاکە لە زیندانی ئاکرەیە سەلام ئەگرێ ئەچن ئەی سواریە بن ئێوە بنەماڵەی بازانی ئەچن سواریە بن بنەماڵەی بازانی سەی ئەخلاقا سەی ئەو بێشەرەفی بنەماڵەی بازانی کە زیندانی پیاو لە لای بنەماڵەی بازانی زیندانە کەچی ئەچن سواریە بن ئەوە ئەخلاقی بنەماڵەی بازانیە باشە ئەمە ئەخلاقی سیاسی کۆمەندی بنەماڵەی بازانی خۆشەویستان باشە زەلام بووە بەسەر خۆشی قسەی بە مەلام سەفا وتووە بردویانە براکەی بۆی ژێڕامەوە خۆشەویستان لە هەولێر بردویانە بۆ پاراستن چون دوو لە ڕووی ئێوە پیسایی ئینسانە هێناوە وتویانە جوێنی بە مەلام سەفایەوە ئاساییە کێشەمان لەگەڵ جوێنەکەتان نیە بەڕاستی نەسجن دەکەین نەلێ دەین نەهیچ تەنها ئەم پیساییە بخۆتەوە پیسایەکان پێ خواردووە بنەماڵەی بازانی والله بەعس ئەوەی نەکردووە بەخوا جمهوری ئیسلامی ئەوە ناکە والله تورک ئەوە ناکە خۆشەویستان بەخوا بەعس ئەمەی نەکردووە بەس بنەماڵەی بازانی ئەیکا بنەماڵەی بازانی ئابڕویان نییە خۆشەویستان ئەم بنەماڵەیە خەتەرن ئەم بنەماڵەیە سەرەتان ئەم بنەماڵەیە ئایدزن ڕۆژە من ئەمرم بەڵام بیری ئەم قسەی نەکەنەوە خۆشەویستان ئەم بنەماڵەیە سەڵتان خۆشەویستان هەمووتان دژیان ڕابوەسن کاکە بابتان کردن کاکە بابمان کوژن کاکە هەمووتان قسە بکەن هەمووتان جوێنیان بنێ تفیان لێکەن سوکایەتیان پێ بکەن بێحرمەتیان پێ بکەن کەرامەتیان بشکێنن ئابڕویان بەرن هەر کەسی ڕێزی بنەماڵەی بازانی گرت ئەویش تفی لێکەن هەن نووسەرێوتی بەڕێزەوە قسە بکە بۆ بنەماڵەی بازانی چەت بکەنە ناوچاوانی ئەوە خۆفرۆش و خائینە هەر کەسێوتی ڕێزی مەسعود بازانی بگرا هەزار نەحلەتی لێ بکەن ئەوە خۆفرۆش و خائینە چونکە ناکرێ ئینسان ڕێزی خائین گرێ ناکرێ ڕێزی دیکتاتۆر بچیدێت ناکرێ ڕێز هەر یەک ڕێزە لە یەک کاتە ناکرێ ڕێزی پیاکی محتەرەم بگریت و ڕێزی پیاکی نامحتەرەمیش بگریت شتیوان نییە لە دنیا نییە شتیوا کاکە نییە و تەواو نایخوا ئەوە لە حەقەتە من قسەی خۆم کرد ئەم شەو هەر ئەو قسانەی من بەسە بۆ بنەماڵەی بازانی ئەگەر ئەو نەحەیان مابێت سەد بارە دووبارەیەکەم بۆ بنەماڵەی بازانی منەتی بە قۆنەرەکانی هەموو کورد مەسعود و مەسعود چی ئەەکەم بۆن بیکە بڕۆ هەزەکەی هەموو هەولێر بگرە هەموو بادنان بگرە بڕۆ هەچی کێ ئەگری بیگرە هەمووشی حکم بدە باشە بەیانی ئارام محەممەد ترۆرکەن ئارام محەممەد کوژن
ئێوە هەر ڕسوا بن هەر ڕسوا بن بەڕاستی ئێوە هەر ڕسوا و تڕۆ بن والله مەسعود بازانی نرخی ئەم چڵە پوشێکی نییە مەسعود بازانی ئەمە بەدەستەوە وینی دانە هیدان نرخی ئەوە نییە قەسەم بەخوا نەخۆت و نەباوکیش جاسەیری کە چۆن خوا سوچی کردون نەڵێ ئارام ئەحمەد دەمی وایە و عەیبە و ئالەم بابەتانە و ئالەم قسە قۆڕانە ئەمانە بۆ من نەکەن مەسعود بازانی بنەماڵی بازانی خۆتان سوکن بۆیە واتان پێڵێن خۆتان پیاوکوشن بۆیە پێتان ئاڵێن خۆتان دزن بۆیە پێتان ئاڵێن خۆتان بێحورمەتن بۆیە واتان پێەکەن بەڕاستی چیش کام کوتێش بەزە بڕۆن بیگن بەڕاستی تەواو وامەکەن باواتان پێ ناڵێ بە ئەدەب بن با بەرامبەرتان بە ئەدەب بین بەڕێز بن با بەرامبەرتان بەڕێز بین من ناتوانم مناڵە ببینم لە هەولێرا شیوەن کا بۆ باوکی بەڵام بێم لێرەوە دابنیشم بڵێم کاک مەسعودی بەڕێز و کاک مەسعودی بەڕێز و تخوا ئەوە کورە ئەگەر ئەو قسەیە بکەم ئەزانی چۆنە ڕێک نییە و شەق لە خۆم هەڵێم با باش بزانیت ئەگەر ئەو شتە بکەم تەواو منی تر کاتان ناگرم ئەوە ئاگرکردنەوەکەی ئەم شەوم بوو کە باسم کردن هیوادارم ئەم لایڤەش بە هەموو شوێنێ بڵاو بکەنەوە بەدەستی هەموو کورد بگا بۆی هەموو کورد و ئارام ئەحمەد بیرکاتەوە هەموو کورد و ئارام ئەحمەد قسە بکات دژی دیکتاتۆر و دژی فاشیست و دژی خوێن ڕێژەکان بەڕاستی بە هیچ جۆرێ تەنازل بوو ئەمانە مەکەن ئینسان یەکەڕە ئەژی یەکەڕە مردن هەناسەیەکە بە یەک دەقەت و کۆتایی پێ بەڕاستی هەر ئەمری ئێستا بێت 10 ساڵی کە بێ 20 کە بێ بەخوا هەر ئەمریت کەواتە مەتەستە لە مردن پێویست بۆ ناکا بتەسی کاکە 40-50 ساڵە ئێمە هەین خواردومانەوە خەوتون و هاتوون و ژیان و ئەم بابەتانە با 10 ساڵی کە ژیان کاکە ژیان با ئەو 10 ساڵی هەر نەبێت حەقەتە میمێ تاریخێ دروستکەین بۆ خۆمان لە واقع مێژویە بۆ خۆمان دروستکەین مهم وەیە لە ڕوومان بێس بینێ بڵێن ئێمە دژی ستەمکاری بووین ئێمە دژی دیکتاتۆریەت بووین کاکەشیان ئێمە دژی فاشستی بنەماڵی بازانی بووین ئێمە ئەتوانین ئاوا بڵێن خواتان لەگەڵ قوربانی ئێوە حورمەتێکی زۆرم بۆ ئێوە هەیە ڕستوایی بۆ بنەماڵی بازانی سەر شۆڕی بۆ مەسعود سەر شۆڕی بۆ مەسعودی گەورە ترۆریستی پیاوکوش مەسعودی گەورە خائین بەڕاستی ڕستوایی بۆ ئەو بنەماڵە فاشست و دۆڕاوی لە باشووری کوردستان و بەهەولێر بەدانە خۆی کردۆ بە کەڵەکان خواتان لەگەڵ و شەو شەوکاتان خۆش بێ